مایە خۆشحاڵیە کە لە ڕوودا و گۆڕانکاریەکان لە ڕۆژئاوای کوردستان کوردستانیانی ڕۆژئاوا و بە پێشەنگە سیاسیەکانیانەوە توانیان دیراسەیەکی بابەتی واقعەکە بکەن و ڕێگەیەکی دروست بدۆزنەوە کە هەم کوردستان لەو پشێوی و ئاڵۆزیەی کە بە ناوی بەهاری عەرەبیەوە لە سووریا ڕوویدا ئەمان توانیان خۆبەڕێوەبەرەتیەک بۆ بەڕێوەبردننی خۆیان و ناوچەکە پێک بهێنن و ئەو بەڕێوەبەرەتیە لە ڕاستیە بووە نموزەجێکی جوان کە ڕاستە خۆسەریە بەڵام دیموکراتیە و سەرجەم گەلە جیاوازەکان و بە زمانە جیاوازەکانی ناوچەکە دیارە مەبەستم خەڵکی ڕەسەنی ئەو ناوچەیە بە کورد و عەرەبی و مەسیحی و هەموو ئەو خەڵکانی تر توانیان لە ناو چوارچێوەی ئەم خۆبەڕێوەبەرایەتیە خۆ بدۆزنەوە و مافەکانیان دەستنیشان بکەن و مافیشیان بپارێزرێ. ئەمە بووە مایەی خۆشحاڵی بۆ هەموو پارچەکانی تری کوردستان بۆ هەموو ئەو هێز و لایەنە سیاسیانەی کە خەون بە بیناکردن و دامەزراندن و دروستکردنی قوارەیەکی سیاسی بۆ کورد دەبێنن. بێگومان تورکیا هەر لە یەکەم هەنگاوی دامەزراند و دروستکردنی خۆبەڕێوەبەرێتی دژبەری خۆی بەم ڕوودا و بەم هەڵوێستە ڕاگەیاند و چەندین جار بە شێوازی دیبلۆماسی و جۆرەکانی تری لە ناوبردننی ئەو قوارە سیاسیە هەوڵی خۆیدا، بەڵام خۆشبەختانە لە هیچ هەوڵێکیا سەرکەوتوو نەبوو. بۆیە بە ناچاری پەنای بردە بەر جەنگ و هەڕەشە و باروت و ئۆپەراسیۆن و داگیرکردن و لەو کاتەوە تا ئێستا چەندین ئۆپەراسیۆنی سەربازی جیاجیایی بۆ سەر ڕۆژئاوای کوردستان کردووە. خۆشبەختانە بە گیانفیدایی شەڕوانانی ڕۆژئاوا توانیویانە شکست بە هەموو ئەم ئۆپەراسیۆن و لەشکرکێشیانە بهێن و پارێزگاری لە خودی قوارەکە بکەن. دیارە بۆ وڵاتێکی وەکو تورکیا کە خەونی ئیمپراتۆریەت و سوڵتانی عوسمانی دەبینێ، بۆ ئەو کارێکی نەخوازراوە کە لە ناو چیانی ئەودا لە ناو جسم و جەستەی ئەودا گەلێکی زیندوی وەکو کورد سەر بڵند بکات و داوای مافی ڕەوای خۆی بکات و بۆ ئەم داواکردانەش هەنگاوی جددی و فیداکاری بنێت. بۆیە چەندین ئۆپەراسیۆنی کردووە، لە هەموو ئەم ئۆپەراسیۆنانە شکستی خواردووە. بەداخەوە لە ئێستادا ئەتوانم بڵێم ترسناکترین ئۆپەراسیۆنی بۆ سەر ڕۆژئاوا دەست پێ کردووە لە 4 شوێن لە 5 شوێن بگرە بە چەندین جەبهە دەتوانین بڵێن بە درێژایی 1600 کیلۆمەتر جەنگ و لە هەندێک شوێن جەنگی دەستە و یەخە لەگەڵ شەڕوانان بەڕێوە دەبات. بەڵام تا ئێستا پشتیوانیکردن لە خۆبەڕێوەبەری ڕۆژئاوا گرنگترین پشتیوانی بریتیە لە پشتیمانی نێودەوڵەتی کە خۆشبەختانە ئەوان توانیویانە بە شێوەی دیبلۆماسی جۆرێک لە سۆز بۆ ئەم مەبەستە بەدەست بێنن، هەرچەندە جاربەجار بەرژەوەندی نێودەوڵەتی ئەم سۆزە کەم دەکا زیاد دەکا یان دەهێڵێتەوە. بەڵام گرنگترین پشتیوانی بۆ ڕۆژئاوا بریتیە لە یەکێتی کوردان، بریتیە لەوەی کە هێز و لایەنە سیاسیەکان بتوانن بەو شێوەی کە بۆیان دەکرێت و بەو شێوەی بۆیان دەڕەخسێ پشتیوانی لەم خۆبەڕێوەبەرێتیە بکەن و ئەم خۆبەڕێوەبەرێتیە ڕۆژ لە دوای ڕۆژ بتوانێت جێپی خۆی قایمتر بکە. ئەوە دەبێتە پرشنگ دەهاوێ بۆ هەموو پارچەکانی تری کوردستان و من وەک هاوڵاتیەکی کوردستانی بە هەموو جۆرێک پشتیوانی خۆبەڕێوەبەرێتی ڕۆژئاوا دەکەم.